ئێمە ئەو کۆنفرانسەمان کردو بۆ ئەوەی بتوانین ڕێژەی سەوزایی زیاد بکەین و ئەو دارانەی کە دەسیندرێن نەمرن لەبەر بێ ئاوی بە تایبەتی، چونکە ئەم مادەیە ئاو لە دەوری ڕێگەکان کۆ دەکاتەوە و نایڕێ بە فێڕۆ بڕوا و بەردەوامی دەبێت. لەبەر ئەوەی لە ڕووی ئاودێریکردن لە جیاتی ئەوەی لە 10 ڕۆژ 3 جار ئاودێری بکرێ لە 10 ڕۆژ 1 جار ئاودێریکردن پێویستەوی، چونکە ئاوەکە لە ڕێی ئەو مادەیە و لە دەوری ڕێگەکان کۆ دەبێتەوە و ئەم مادەیەش دەبێت یەک لە مادەکانی پاراستنی ئاو و بەشێکی گرنگ دەبێت بۆ زیادکردنی سەوزایی و هێشتنەوەی ئەو سەوزاییانەکە هەیە. طبعاً ژینگە سێ بابەت لە خۆی دەگرێت: ئاو، هەوا، خۆڵ. ئەمە بە نسبەت سەوزاییەکان دەورێکی باشی دەبێت، ڕێژەی ئۆکسجینیش لە هەوا زیاد دەکا، بەڵام بە تەکید بەشێکە، یعنی هەموو نابێتە عاملی سەرەکی، بەڵکو بەشێکە لە پاراستنی سەوزایی و زیادکردنی ڕێژەی سەوزایی و ژینگە باشکردن.